کاک مستەفا گوێی لە دەنگم بێت کاک مستەفا پێم بڵێیت کۆنگرەکە چۆن بەڕێوەچوو دوێنێ و ناوەندی فورات چۆن هەستا بە ئەنجامدانی ئەم دیدارە یاخود ئەم کۆڕبەندە کاک مستەفا. بله دەستپێکی بەیانی باش باش براستی گاوا گۆ 26 مەها بووری دنیسانە بووری دەهاتیا بێتن گۆ یەکێزیا کوردی ئەوەیەکی فەرمی هاتە راگەهاندن مەوەکی نەڤەندا فراتی ئالێکۆلینان مەگرین دیت گۆ ئەف گاواهان هیناشی درۆژەبێ دەرمینێ ئەو بەلگەنامەیە گۆ لەسەری هاتبوو ئەرێکردن و ئەنجام دابوو یا گۆ ئالیین کوردات تەواهی سەری ئەرێکردبوون ئەم هەندێکی خاڵێ وێن ئەوەیەکی زانستی ئاکادمیسیەن ئەم شیرۆڤە بکن لەورا لیستێ مهێ لیستێ گولانێ لەژێر سەرناوێ یەکێزیا کوردی ئاواین خۆردکردناوێن و ئاستۆین پاشەڕۆژێ مەهەولدا ئەمبالێ بشێنن سەر بەلگەنامەیە یاڤێ کۆنفرانسێ بە سێ ڕۆیشتنên سەرەکەیەن گۆ کۆمخەباتێ دا ئەنجامدان ئەو ژی گرنگیە خۆردکردنا یەکێزیا کوردی یعنی یەکێزیا کوردی چێبوو لێ گەلۆ چقەسی ئاستێ ئەم دکارن خورد بکەن بهتر لەسەر هەردەیە جیبجی بکەن هەروەها دروشتنا دوێم دەژی ئالیە نەتەوەی یە بەلگەنامەیە یا کۆنفرانسا یەکێزیا کوردی مە گوتو بێش کرد چونکی ئەو بەلگەنامەیە وان بەحساوی نادکەن خودی دوو ئالی بوون ئالیکی نیشتیمانی بوو گۆ بهتری خۆ بەحسا دەستورێکی گشتیش بۆ تەڤایە سووریایە دکێ و ئالیەکی نەتەوەی بوو بۆ بهتر بالەیە و گرنگی دەدا دۆزا کوردی لە سووریایە و ڕۆشنەهای داویشیە دوێ کۆمخەباتێدا مەهنێکی باڵکشاندە سەر مەسەلەیە ڕۆلا کوردان لە سووریا و بژارتەیەن دەستوریدا کۆنفرانس مەهەولدا بهتری خۆ نەب یعنی ئالیین حازر و بەشدار ژی هەم ئالیان بێگومان بەشدار بوو هەمێ چینێن جڤاکێژی بەشدار بوون هەم سازین جڤاکە سیڤیل بوون پارتیên سیاسی بوون سازین برێڤەبەریە خۆسێرە با پرۆژاتی سووریای بوو لێ ئەرمانجەمە بهتر ئەو بکۆم بهتر بە ئەوەیەکی زانستی ڤان خاڵان نیقاش بکەن لەورا مە هەندێکی رێدا کەسێن ئەکادمیسیان کەسێن زانست و دکاری بوون ڤان خاڵێن هەان شیرۆڤە بکەن مەرێ داوە و کۆمخەباتە بەبی ڕەنگی برێ بەچوو. بەڵێ باشە کاک مستەفا باسێکمان لەوە بوو بکە ئایا ناوەندی فورات بۆ لێکۆڵینەوە چ پاشخانێکی هەیە لە بواری ڕێخستنی دیالۆگی نێوان لایەنە کوردیەکان؟ ئانا ناوەندە فورات یا لێکۆڵینان 2018 هاتە دامەزراندن گرنگی دەدا مژار و دۆستیایên سیاسی civakî fikrî û aborî yên li seranserê rojhilata navî Sûriyayê digiştî û Bakur û rojhilatê Sûriyayê bi taybet yanî gelek meseleyên yên li vê derê hene em wekî navend bi awayekî hûrgulî em dikirine dest dahûrandî dikin û paşê jî li ser malperên navendên xwe belav dikin. Mijara Yekîziya Kurdî bêguman mijarên serekeyên xwe di stratejî û projeyên yên navendê de ne û girîngiyê dide wan lewra jî gava yekem ya ku me xwest em bavêjin vê derbarê de li berxistina komxebatekê bû wan va aliyan bînin lêgel hev û bi awayekî zanistî گوتۆبیستی خوا بکن بێگومان گاوێ me wê di vê çarçovê de çarçoveya Yekîziya Kurdî de wê li vê derê nesekine heziriyên raporteke ya encamnameya vê yekîziya dikin da ku encamên wê jî werin belavkirin û li ser hemû aliyên Kurdî jî yên ku da ku diyalogê li gel Şamê dikin radestî wan dikin û diyalogên bi Şamê re li gorî xwestekên gelê Kurd birêve biçin. باشە کاک مستەفا لە نێوان ئەو هەموو بابەتانەی کە هەیە لە ناوچەکەدا بۆچی بابەتی یەکگرتووی گەلی کورد بوو بە تەوەری سەرەکی و لەم کاتە هەستیارەدا؟ îro roj her kes dizane ku li Sûriyayê piştketina Beşar el-Esed gelek aloziyên yên talûqekirî yên bêçareserî mane yek ji van dozên ku em behsa wan dikin em nabêjin pirsgirêk li betirê xwe doz e ku heta niha jî
بأوایکی دستوری و قانونی دان پیتان به نهاد یکرین دوزا گله کرد بو لورا ابدو زاهان تمیجی امبی که دبیجن چاره سرکرنا آلوزیا سوریای دگشتی به چاره سرکرنا دوزا کردی دگری داری چونکی روشن بحثا اردنگاری کی برفره ل سوریای دکر رو کرد بکاته دویمش عالیه هجماریه با لسوریای و لجالی اردنگاری دشی لورا گرکه ابدو زاهان يعني چاره سرکرنا آلوزیا سوریای تنمی بریا چاره سرکرنا ویدو زیده ایرو لهرمین کردان يعني ام نبیجن بری کی یا سربخو هیا سازینا سربخوی کردی بدری هنه ارتشک هیا لورا گرکه اف مسئله هان بهتن گرینگی بیوره داین دا کو چاره سر ببر چونکی چاره سر کرنا یادنا برا شامی و قامش لویده بگمان و آرامی و استقرار که جبو تبای سوریای فرد. بله کاک مصطفى لا کۆبنەوەکانی ئەحمەد شەرع و بەڕێز مەزلوم عەبدی باسی گرنگی دەستوری هەمیشەیی سووریا کراوە ئەو دەستورەی کە ئەبێت لە مافی گەلی کوردی تێدا بچەسبێ لە نێو دیدارەکەی دوێنێەوە خۆ لە نێو ئەو کۆڕبەندەی دوێنەیە کە ئەنجام درا تا چەند باز لە دەستوری نوێی سووریا کراوە وە کورد چۆن ئەتوانێ مافەکانی خۆی بچەسپێنێ لە نێو دەستوری سووریایە. أنها هناك دبي أم الفدري هناك مسألة جهة داخل يعني مسألة ريكفتنا عندنا برا مظلوم عبدي وأحمد الشرع ده يعني ريكفتنا كي جريداي تبعي باكر رجوع السورية نتني يعني نتني جبو بيكاتي كتني نتني جبو كردانا جبو تبعي بيكاتين باكر رجوع السورية أو ريكفتنا هاني أنجام ده مسألة كردي عندك جداتر اج مسألة باكر روجلات السورية يعني إيرو روج أم بحثا بركي ببلغنامة كونفرنسا إكليزيا كرديش بحثا بها تكرين كو تاني هرمين كردي دعوة يعني داخوازا يكي سياسي إداري جبوتا تاني هرمين كردي لورا أم دكارن يعني أنجامين ين كونفرنسا إكليزيا كردي أو داخوازين وعين دستورين وكرد بحثا وان دكن ما في زمانية ما في چاندية ما في تعويض كرنا كردان جبر سياسة الجسر وان هاتنا جسباندن بدهن سالان ابن سالين هان حمد بالسيوانا وي ركبتنا مظلوم عبدي وأحمد الشرع ده دقرة اللي ام جدا بكن إيرو روج لسوريا نتني دوزكي كردي هيا قالك بكاته هنا قالك ملتين كو جماعتين خو هاتنا بدور خستن كرد يك جوان بكاته انا وقتي دوزكا وقالك بأواكي دستوري قانوني بوتبيجي لقل شامي ورا كرن ودبن سرپرشتێکی ناودەوڵەتی دەبێت تا کۆمیسۆگەری. باشە کاک مستەفا لەناو ئەو دیدارەدا یەکێک لە پانێڵستەکان باز لە مێژووی کورد دەکات لە سووریا. ئایا سەبارەت بەما هیچ بابەتێکی مێژوو با بڵێن دۆکۆمنتێکی خستە ڕووبۆی بتوانێت ئەم ڕاستیە بسەلمێنێ؟ براستی ما گرنگی داده مجارا دیروکا کردان یعنی عالیه دیروکی کردان لسوریایی و برکی روشتنا یکم دبو بش یکم جروشتنا یکم متخواست ام به در باسی خباتی ببین چمکی ایرو یکو کسی یعنی کرد یعنی ملت گو دیروکاوی تونه بی و دوزکوی هیج سرعرده متخواست ام سر بیه که تکز بکن و ایرو کرد ایرو روش لسوریایی لرجاوای کردستانی لسر خاک خویا دیروکی دجین نکوچ برن وکی گو گلک گوتا گوتو و مثلا بلگینی سخت گوی سرواندر دکبن دبیشن کو ایدی کرد ج ترکیه کوچ بر بونا برای خدانه سوریه وان پیشوازی کردیم متخصص مثلا مثلا گشانجی تکز بکن کو کرد روز سر خاک کی دیروکی کو بحزارین سالان لبیدری دجین روز بشه کو کرد لی دجین بشكل كردستان مزنة رجاء كردستانية الكرديهان البدري ودي مافكي رواية نكو لغوريوان سياسات ين بشافتني ينكو تبايا رجيم ين داغر كر ين لسوريا الكردستاني دخستن لسر كردان
فرض بکن و خلکی وان سیاست عن بده باور کردن مجرد ما یکی یا بکرنا ویکم خباتی أبو متخصص أواكي بلغي دوكيومنتر أم درباسي نافا هبونا كردان يا لسوريا بەڵێ کاک مستەفا ئەگەر پێم بڵیت لە نێو دیدارەکەی دوێنێ تا چەند گرنگی بە پەیوەندی نێوان دەوڵەتی نوێی سووریا و هەروەها بەڕێوبەرانی خۆسەری ڕۆژئاوا کراوە لەبەرەوەی لە ئێستەیە کە وڵاتانی زلهێزیش لە ناوچەکەوە لە ئەوروپا و ئەمریکاشە پشگیری هەم لە دەوڵەتی نوێی سووریا ئەکەنەوە ئەیانوێ دەوڵەتێکی مستەخر بێ و هەروەها وڵاتانی ئەوروپاش لەوانە فەڕەنسا و ئەڵمانیا بە ئاشکرا پشگیری لە گەلی کوورد دەکەن لە ناوچەکە تا چەند گرنگی بە پەیوەندی و بەهێزکردنی پەیوەندی دەوڵەتی نوێی سووریا و کاربەدەستان و یاخود بەڕێوبەرانی ڕۆژئاوا کراوە. أنها بكتنا رژیم بشار الأسد داویا 2024 چاران دا بگو من قناغ کنو لسوریای در باز دست بکر گرینگ بو قناغ هان برنگکی آشتیانه دست بکر ایدی گوتو بیجی و گفتگو و ریکفتن دست بکن نابر همو آلین کل لسوریای دنیا ام باش دزانن بری کتنا بشار الأسد لسوریا گلک هریمین هین بلکه نب فرمیستر بخوابون لجرنگی برنگی جرنگان سخوابونك الوان دا هاتوبو آواکرن يعني ام بحثات چار حکومتين كو هاتوبون آواکرن للسوريا دا دكن جرين و پشتی کتنا بشار الأسد ایدی اولین هن حموشی ورن السرماسية که یا الاجتماعي بجفن و كاربن هر کس سناریو و استراتيجين كو لسروان دخبته قد كذا برجوانتين قشتين سوريا وقال سوريا دا تشكيشي هف بكن ركبتن وديالوكن يند نابرا ريبريا خسر وشامد قالك جرين بو او ركبتنا كو به ادارا بوريد نابرا احمد الشرع ومظلوم عقيده انجام داي براستيجي قابكي فرباش بو قالك علي ناب دولتي بس نوی رکفتنا هاندان و جه درازیه بو جبرکو گلکی باشو گرینگ بو کو اد دانستاندنین ین درب نابرا قامشلو و شامه دا ایدی باوی کی دیالوگ و بوتو بیجی دسته بکه پرسگریک هبن و ناکوکی هبن لی پر گرینگ کو اد ناکوکی هان لسر ماسای که آشتیانه ورن بوتو بیشکرین نکوب باوی کی الشر چونکی مدیجی داویا شر سوری و هالوزیا سوریای و ابدر دورا 15 سالان بو داویاوی ماسه که دیالوگی دوی وری آباکن نابرا همو بک هاتیان دا لی نتنیش تنی آلیه کی تنی دا قوکی ایرو روش براستی جی گوجه مخابنیت سیاست الحکومت شامل دا ادیگا هان دیارا و برکی مج کنفرانس آوایا اجتماعی یا دیالوگ اجتماعی ادیگا هان دیار بو تبع بک هاتین سوریای جی خودی داره. بەڵێ کاک مستەفا ئەگەر پێم بڵیت ناوەندی لێکۆڵینەوەی فرات بەنیازە ئەم کۆڕ و دیدارانە بێنێتە بەشەکانی تری کوردستان یاخود تەنها لە ئێستا گرنگی بە ڕۆژئاوا و بە گرفتەکانی بەردەم دەسەڵاتی ڕۆژئاوا ئەداوە لەبەرەوەی ناوەندی لێکۆڵینەوەی فرات ناوەندێکە کە بۆ هەر چوار پارچەی کوردستان کارەکات و کارەکانی بۆ هەر چوار پارچەیە بەنیاز نین کۆنگرەی داهاتوو یاخود دیداری داهاتوو بهێنە هەرێمی کوردستان و لە باشووری کوردستانە ئەنجامی بن بگومان گەلێکی گرنگە یعنی ئەف یەک خۆستەکی مێ و ئارمانجی مەین هەری پەسنەک و ئەم کارە بن ئەف دیالۆگا کە ئێرۆمەد بناوبەرە دو ئالیین ڕۆژاوای کوردستانی ئەم ناوبەرە هەر چوار پارچەیەن کوردستانێدا ئەم ئەنجام بدن دیالوگین بزیرنگی هان لسر عرضه بگومان لتوایا پارچه کردستان ترگرینگا و آرمانجو و فستکی ده. باشە کاک مستەفا دەمێ هاوکارم باسی لە گرفتەکان کرد بەڕای ئێوە هەروەها بەڕای ئەوانەی کە بەشدار بوون لەم دیدارەدا گرنگترین گرفتەکانی یەکڕیزی و یەکبوونی کوردان چییە لە ڕۆژئاوا و دەمەوێت بۆم گرنگە ئەوە بزانم کە ئایا گرنگترین خاڵ چی بوو لەم دیدارەدا کە جیاواز بوو لە چاو هەوڵەکانی پێشووتا بۆ یەکبوونی و هەروە یەکڕیزی کورد
انتخابات دا أخوص أم بپرسهان بنابا بلد جبري لدار خصنا انتخابات وأم قاربن بكن روجه دا أميري دي خلقي دي درباري آوائن خورتكرنا إكليزيا كردي بستين لورا بدستك داينا نبدا چاپ یارا پرسینان راستی ملاوا آواغا کو واجی را پرسینا گدنا با گلد چکر بون درباره آوائن خورتکرنا إكليزيا كردي لگوری کو کسین کو دنگ خدا بونا بپرساهان آوای هری انجام و یه هری باش جبو خورتکرنا إكليزيا كردي و انجام نامه ین کنفرانسا إكليزيا كرديا 26 لسانا بوري لسر عرضه تيكوري بگومان گلک آواهنه یعنی آوای راگاندنه جی ترگرینگ بو کاربن به دملی راگاندنه دجی إكليزيا كردي بهتر روجه بده به و گرینگی بدنه ده گلک آواهنه ل آوای هری دکتو پیش و هری بحثاوینا دکرند کوم خباتی ده گوگرک انجامین یانجی انجام نامه یا کنفرانس إكليزيا كرديا 26 نیسان بوری لسر عرضه تيكوري. بەڵێ کاک مستەفا بە کورتی پێم بڵێ دوێنێ لە دیدارەکە یاخۆ لە کۆنگرە و کۆنفرانسەکەی دوێنەیە هیچ باز لە کۆنگرەی ئاخیری پارتی کرێکارانی کوردستان پەکەکە کرا لە نێو کۆنفرانسەکەتانە کە بڕیاری دانانی چەکیانەوە بڕیاری خۆ هەڵۆشانەوەیاندا؟ نا براستی اب مسئله هانی بحثاوینا قد نهات اکرن انتخابات ده چونکی مسئله کی بگومان باندورا ویدال هر چهار پارچه کردستانی وی هدی لی مسئله کی طایبتا به پارک به پککی و بانگاویش عالیه ریبری پارتی بخوا عبدالله اوجلان بخواد کو کرن متخص بهتر ام لسر انجام نامه یا کنفرانسا إكليزيا كردي براستیان بخبتن چونکی ایرو روز ام بحثا شانده که کردی یا روجاوای کردستانی بو شامی ام دکن لورا متخص ام بهتر گرینگی بدنا به مسئله داکو کو تو بیجی و دیالوگ نابرا رفریا خستیان جد نابرا کردان و شامی ده بپیشتری بکده. بەڵێ مستەفا ئەندامی جێبەجێکار لە ناوەندی فرات ئەمبانیە ڕاستەخۆ لە قامیشلۆ لەگەڵمان نابووی سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ وڵامی ئەو پرسیارانەی کە ئێمە ئاڕاستی جەنابتمان کرد دەست خۆش. سپاس بۆ تۆ.